یەکێتی بەنیازە لە شاری کەرکووک دژی بڕیارەکانی ڕاکان جبووری و ئاسایی نەکردنەوەی دۆخی شارەکە پەنا بۆ شەقام ببات و خۆپیشاندان ڕێک بخات. بەرپرسێکی ئەو حزبەش دەڵێت بۆ شڵەقاندنی گۆمی مەنگی کەرکووک پێویستیان بە هەمانگی حزب و لایەنە سیاسیەکانی دیکە دەبێت. ئێمە بۆ پشتیوانی هەوڵەکانمان بە دڵنیاییەوە خۆپیشاندانێکی سەرتاسەری ئەنجام بدەین، ئەوەش بە ڕاوێژکردیان بە تەنسیق و هەماهەنگی لەگەڵ سەرجەم لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی ئەو هێزانی کە ئێستا تەواوزیان لە شاری کەرکووک هەیە و کاری سیاسی ئەنجام بدەن. بۆیە ئەمانەوێ هەم بوعدێکی کەرکووکیان و هەم بوعدێکی کوردیان و هەم بوعدێکی کەرکووکیانەی هەبێت. جا بۆیە ئێمە کۆمەڵ دروست بەرزەکەینەوە و دروشمانە هەمووی لە پێناوی گۆڕانکاری ئیداری، گۆڕانکاری سیاسی، گۆڕانکاری بژێوی ژیان، گۆڕانکاری لە مەسەلەی خزمەت گوزاریەکان. بۆیە لەگەڵ لایەنە سیاسیەکانی کە بە ڕاوێژیان لەگەڵاکەین لە پێناوی ئەو بتوانین پێکەوە هەمومان پێکەوە بە یەک نەفەس بتوانین ئەم گۆمەی شاری کەرکووک بشەڵقێنین بۆی بتوانین بگەین بە بەشی لەو ئامانجانی کە لە پێناوی هەوڵێت بۆ دەین. ماوەی زیاتر لە ساڵێکە بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە هیچ دەسەڵاتێکی ئیداری و سیاسی لە پارێزگای کەرکووک لە دەستی کوردانیە. ئەمەش بەهۆی ململانەی سیاسی و حزبی نێوان هەردوو حزبی دەسەڵاتەوە بووە. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە کەرکووک پێیان وایە پەنابردن بۆ شەقام هەنگاوێکی گرنگە و لەوەش گرنگتر بۆ ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک ڕێکەوتنی سیاسی و تەبایی نێوان لایەنە کوردستانیەکانە. هەر گرتبوونەوە خۆپیشاندانێک مافێکی سروشتی هەر لایەنێکی سیاسی یاخود هەر کۆمەڵگایەکە کە بکرێ، بەڵام ئەوە گرنگە تا چەند کاریگەری و تەئسیرێ بێ بە تایبەتی لەم کاتەیە، چونکە چارەسەری یەکەم بۆ کێشەکانی کەرکووک تەبایی و نێخۆی هێز و لایەنە سیاسی کوردیەکانە لە کەرکووک. پێم وایە ئەگەر هەموو لایەنە سیاسیەکان کۆک بن لەسەر ئەوە بەڕاستی چارەسەری یەکەمە، پاشان ئیتیفاقی سیاسی لەگەڵ بەغداوە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی تر، چونکە ناکرێت لایەنێکی سیاسی بیکە و لایەنێکی سیاسی تری کوردی دژی بوەستێ کە ئەزانین ئێستا هۆی نەگەیشتن بە ڕێککەوتن و بە خراپی بارودۆخی کەرکووک ئەوەیە کە لایەنە سیاسیەکان تەبانین. دیارە فشاری جەماوەری و بەکارهێنانی شەقام بۆ چارەسەرکردن و ڕوبەڕووبوون ئەو گرفتانی ئەمڕۆ ڕوبەڕووی کەرکووک دەبێتەوە وەکو دەرئەنجامی 16 ئۆکتۆبەر هیچێکە لە ڕێگە چارەکان. بەڵام من پێم وایە ڕێگە چارەی ترش هەیە ڕێککەوتنی سیاسی لە بینی ئەو لایەنە سیاسیانی کە ئەمڕۆی کەرکووکیان کردووە قوربانی بەرژەوەندەکانیان پێم وایە گەربێت و ڕێککەوتنی سیاسی بکرێ لەسەر دیاریکردنی پارێزگارێکی کورد بۆ شاری کەرکووک و جێڕانەوەی سیمای دەسەڵاتی کوردی بۆ شارەکە. ئەو کات پێم وایە زۆرێک لە کێشەکانی کەرکووک چارەسەر دەبێت، کەواتە فشاری جەماوەری هیچێکە لە ڕێگە چارەکان، بەڵام پێم وایە ئەمڕۆی کەرکووک قوربانی بەرژەوەندی حیزبیە. پارتیوی یەکێتی کە بەر لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017 دەسەڵاتی سیاسی و ئیداری و ئەمنی کەرکووکیان لە دەستدا بوو بە هۆی ناکۆکیەکانی نێوانیانەوە ئەزموونی هەرێمی کوردستانیان هێنایە کەرکووک و بە سیاست و بەڕێوەبردە حزبەکەیان لە 16 ئۆکتۆبەردا نیوەی خاکی کوردستانیان لە دەستدا و دەیان بەڕێوەبەری دام و دەستگای ئەمنی و ئیداریش بە هۆی ئەوەی کە کورد بوون لە پۆستەکانیان دوورخرانەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.